یەکێکی تر لە دەستەی دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە عەبدوڵڕەزاق عەزیز میرزا ناسراو بە عەبدوڵڕەزاق فەیلیە لە تەمەنی 73 ساڵیدا لە شاری پزیشکی فاروق لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممەش لە ڕێوڕسمێکی شایستەدا بە ئامادەبوونی خانەوادەکەی و هاوسەنگەرانی لە گردی سەلیمبەک بە خاک سپێردرا. زۆر بەداخ و کەسەرێکی گەورەوە هەواڵێکی تری سەرۆک مام جەلال، هەواڵێکی تری یەکێتی نیشتیمانی کوردستان، کۆڵنەدەرێکی کوردایەتی، تێکۆشەرێکی تر کاکە عەبدوڵڕەزاق فەیلیمان بۆ ئارامگای سەروەری، نەمری، سەربەرسی ماڵاوایی لێ کرد. جەنابی مام جەلال لە یەکەمین ساڵڕۆژی شەهیدکردنی عەلی عەسکەریە لە وتارێکە لە ڕۆژنامەی ئەشەرارە ئەفەرمێ عەلی عەسکەری بە زمانی عەرەبی نووسیبووی لەسەری عەلی عەسکەری من أنبل ما أنجبته الأمة الكردية، من أنبل ما أنجبته الأمة الكردية. عەلی عەسکەری پێم وابێ ئێستا ئەگە جەنابی مام جەلال بما باە ئەو نازناوە جوانەی ئەنبەل یعنی جوامێرترین کەس بە زمانی کوردی ئەو نازناوەی ئەبەخشێش عەبدوڵڕەزاقیش هەر بەڕاستی لە ئەنبەلەکانی کورد و لە ئەنبەلەکانی فەیلیەکان و لە ئەنبەلەکانی خەباتی ڕزگاری دیموکراسی لە ئەنبەلەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێک لە بەوەفاترین جوامێرترین هاوسەنگەری جەنابی مام جەلال و هەمومان بووە. هەرگیز کەسێک نادۆزیتەوە، یەک کەسیش لەم کوردستانە نادۆزیتەوە، یەک تانە، یەک لۆمە، یەک پەشم، یەک عەیبە لە عەبدوڵڕەزاق فەیلی بدۆزێتەوە. ئەم خەسڵەتانە لە کەم تێکۆشەری ئەم دنیایە کۆ ئەبێتەوە، نە کوردستان، لە کەم تێکۆشەری تەواوی دنیا کۆ ئەبێتەوە کە ڕاستگۆ هەتا سەر، پاک هەتا سەر، نیشتیمان پەروەر هەتا سەر، شۆڕژگێڕ هەتا سەر، بەوەفا هەتا سەر و جێبەجێکردی بڕیارەکانی سەروی خۆی بەبێ ئەملا ئەولا بێفیس لە خۆبردوو کۆڵنەدەر تنگانە نەزان بەردەوام لە پێناوی کورد و کوردستان، لە پێناوی دیموکراسی، لە پێناوی دادپەروەری بەردەوام عەبدوڵڕەزاق فەیلی لە سەنگەرەکانی پێشەوەی خەباتا بووە. پێیەتی بۆ گەل و نیشتیمان و بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستایی کە کوردستان و عێراق و ناوچەکەی تێدایە کە خوازیار بووین هەواڵ عەبدوڵڕەزاق پێشمەرگە ئاسا ڕۆڵی بەرچاوی هەبوایە بۆ گەشتن بە ئامانج و مافەکانی گەلەکەمان. سپاسی خۆمان ئاراستەی ئێوەی ئەزیز و بە ئەمەک و خەمخۆر دەکەین بۆ هەر لە کاتی نەخۆشکەوتنی و پاشان لە مەراسیمی بە خاک سپاردنی و بۆ پەڕی دڵسۆزی و ئەمەکداریەوە ڕۆڵی خۆتان بینی و هەوە هاتنتان بۆ ئەمای سەبووری بۆ ئێمە. دووبارە زۆر سپاسی ئامادەبوونی هەر هەمووتانەکەین ئەرکتان کێشا و خوا کاک عەبدوڵڕەزاقیش بە بەهەشتی بەرین شادکار ئینشاءڵڵا. دواتریش لە شاری سلێمانی پرسە بۆ کۆچی دوای عەبدوڵڕەزاق فەیلی دانرا و دوای کۆتایاتنی پرسەکەشی عەدنان موفتی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان وتاری یەکێتی خوێندەوە و باسی لە مێژووی دۆستایەتی 47 ساڵی خۆی لەگەڵ عەبدوڵڕەزاق فەیلی کرد و ڕایگەیاند کۆچ کرد و لە هەمووان زیاتر بە خەمی یەکێتی ناو یەکێتیەوە بوو. خوشک و برا و کچ و کەس و کاری هەواڵی تێکۆشەر کۆچ کردومان کاک عەبدوڵڕەزاق فەیلی خوشک و برانی بەڕێز ئامادەبوانی ئەم مەراسیمە ڕاستیدا خەفەتێکی گەورە بوو بۆ ئێمە لە دەستدانی ئەم کەلە پیاوە، ئەم تێکۆشەرە گەورەیە، ئەم پێشمەرگەیە، ئەم خۆشەویستە
ئەمڕۆ کاک مەلا بەختیار لە مەراسیمی بە خاک سپاردنی زۆر جوان وەسفی کرد. من هیچ شتێکم نییە زیادی کەم، تەنیا ناسینی خۆم، ئینتیباعی خۆم لەسەر ڕەحمەتی کە لە ساڵی 71ەوە دەست پێ دەکا، واتە 47 ساڵ پێش ئێستا ئاشنایم پێ پەیدا کرد لە بەغدا. ئەو وەختی لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی حەزبیەکی گرتبوو، هەرزوو بوو بە ئەندامی سکرتارەتی یەکێتی لاوانی کوردستان. ساڵێکی پێ نەچوو لە مؤتەمەری لاوان بوو بە سکرتێری یەکێتی لاوانی کوردستان. ئەو زەمانیش هەر وەختێکی ناوی عەبدوڕەزاق هات بە ناوی ڕەحمەتی عادل مرادیش دەهات. هەم ڕەفیق بوون، هەم خزم بوون، هەم هاوبیر بوون، ئەگەرچی لە دوو ئیتیزای جیاوازدا بوون. 74ش هەموومان بووینە پێشمەرگا، کاک عەبدوڕەزاقیش بەیەکەوە لە بۆ بەرژەوەندی گەل و نیشتمان بەرەنگاری هێرشی درندەی ڕژێوی بەعسمان کرد. عەبدوڕەزاق عەزیز میرزا ناسرا و عەبدوڕەزاق فەیلی لە ساڵی 1945 لە شاری بەغداد لەدایک بووە. ئەندامی دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و چەندین پلە و پۆستیشی لە ناو یەکێتی و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ناوخۆ و دەرەوە وەرگرتووە. لە ماوەی نزیکەی مانگێکدا یەکێتی نیشتیمانی کوردستان دوو کەسایەتی دیاری لەدەستدا کە هەردووکیان لە دەستەی دامەزرێنەرانن، ئەوانش عادل موراد و عەبدوڕەزاق فەیلین.